کۆبوونەوەکەی ئەمڕۆی نێوان پارتی و گۆڕان کاریگەری گەورەی دەبێت لە سەرتواندنەوەی بەستەڵەکی نێوان لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان و گەرم و گۆڕکردنەوەی دیدار و کۆبوونەوەکانیان بە ئاراستەی ئاساییکردنەوەی ڕەوشی هەرێمی کوردستان و چارەسەرکردنی قەیرانی سیاسی و یاسایی و کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان. ئەو کۆبوونەوەیە دەرەنجامی سووربوون و جەختکردنەوەی یەکێتی بوو لەسەر ئاشتەوایی سیاسی و بەشداری پێکردنی سەرجەم لایەنە سیاسیەکان لە پرۆسەی بڕیاردان و تێپەڕاندنی کۆی قەیرانەکانی هەرێمی کوردستاندا. بێگومان ناکرێت لە کۆبوونەوەیەکی چەند سەعاتیدا کێشەکانی 2 ساڵی ڕابردووی نێوان پارتی و گۆڕان کۆتایی پێبهێنرێت. بەڵام بێگومان دەبێتە هۆکارێکی کاریگەر و سەرەتایەکی باش هەم بۆ ڕەواندنەوەی ساردیەکانی نێوانیان، هەم بۆ دەستپێکردنەوەی هەوڵەکانی سەرجەم لایەنەکان بۆ کاراکردنەوەی پەرلەمان و کۆی دامەزراوە شەرعیەکانی تری هەرێم و دەست بەکاربوونەوەی وەزیرەکانی گۆڕان لە پۆستەکانیاندا. ئەوەی یەکێتی لە یەکەم ڕۆژی سەرهەڵدانی قەیرانەکانی هەرێمی کوردستان و جەختی لەسەر دەکردەوە، چارەسەرکردنی کێشە و ناکۆکیەکان بوو لە ڕێگەی دانوستان و گفتوگۆ بە بەشداری سەرجەم لایەنەکان. چونکە هەر لایەنە نوێنەرایەتی بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکات و لەلایەن دەنگدەرەکانیانەوە متمانیان پێدراوە و بوونەتە ئەندامی پارلەمانی کوردستان کە نوێنەرایەتی ئیرادەی گەل دەکات. ناکرێت باس لە چارەسەرکردنی کێشەکان بکرێت لە کاتێکدا نوێنەری بەشێک لە هاوڵاتیان لە دەروی بازنەی دانوستان و هاوکێشەکان بن. ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانی پارتی و گۆڕان یاخود هەر لایەنێکی تری سیاسی لە هەرێمی کوردستان سەرەتایەک دەبێت بۆ ئاساییکردنەوەی ڕەوشی هەرێمی کوردستان و قەیرانەکانی تر، چونکە بەشێک لە قەیرانەکان و چارەسەرکردنیان پەیوەست بوو بە ئاساییکردنەوە و دانوستانی ڕاستەوخۆی نێوان پارتی و گۆڕان کە لە هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم و پەکخستنی پەرلەمانەوە سەری هەڵدا بۆ دوورخستنەوەی وەزیرەکانی گۆڕان لە حکوومەت و بەرپابوونی شەڕێکی میدیایی لا نێوانیاندا. بێگومان کۆتایی هێنان بەو ڕەوشەش لە بەرژەوەندی کۆی کۆمەڵگەی کوردیدایە و هەر هەنگاوێک بۆ نزیک بوونەوە لە دانوستان و کۆبوونەوە چەند هەنگاوێک دوورکەوتنەوەیە لە ئاڵۆزی و ئاژاوە. سووربوونی یەکێتی لەسەر کۆتایی هێنان بە گرژیەکانی نێوان پارتی و گۆڕان سووربوون بوو لەسەر سیاسەتی چەپکە گوڵەکەی سەرۆک مام جەلال کە گوزارش بوو لەوەی هەموو لایەک دەبێت بەشدار بێت لە داڕشتنی سیاسەت و بەڕێوەبردن و حکومڕانیدا لە هەرێمی کوردستان.